سڵاوتان لەبێ بەڕێزان. لە ناحیەی یایچەی سەربەوە کەرکوو چەند چەکدارێک بارگایەکی سپارەکان کۆنتڕۆڵ کرد و 3 سەربازیان سەربڕی. لە ناحیەی عەباسیەش 2 ماڵ تەخێنرانەوە و 3 کەسی ئەو 2 خێزانە کوژراون. سەرچاوێکی ئەمنی بە NRT ڕاگەیاندووە کە ژمێر 12 ویشەی ڕابردوو و چەند چەکدارێک هەڵان کتاوتە سەر بنکێکی سوپارەق و پاش 20 خولەک شەڕکردن دەستیان بە سەر ئەو بنکێدا گرتووە. کاتژمێر 9:45 خولەکیشەی ڕابردوو تەقینەوەیەک لاگەڕێکی سەرچناری شاری سلێمانی ڕوویدا و بەهۆی 5 پۆلیس بریندار بوون. ئەمین حەسەنووری بەڕێوەبەری یاسایشی سلێمانی بە NRT ڕاگەیاندووە تەقینەوەکە لە ڕێگەی بۆمبێکی چێندراوە بۆ کە بە ئۆتۆمبیلە کێزەکانی پۆلیسی فریاکەوتندا تەقیوەتەوە. دوای بڵاوبوونەوەی چەندین وێنەی نوێی عەبدوڵڵا ئۆجەلان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا سەلاحەدین دەمرتاش هاوسەرۆکی پارتی ئاشتیی دیموکراسی ڕاگەیاندووە وێنەکان لەلایەن ئەوانەوە بڵاو نەکراوەتەوە. سەلاحەدین دەمرتاش لە لێدوانێکدا بۆ ئاژانس سێنادۆڵ باسی لە چۆنێتی بڵاوبوونەوەی وێنەکانی ئۆجەلان کرد و ڕاگەیاند تا ئێستا نازان چۆن وێنەکانی ئۆجەلان بڵاوکراونەوە و تیشی ڕاستە ئەوان وێنەی نوێی ئۆجەلانیان لە بەردەستا بەڵام ئاگیان لەو وێنانە نیە ئێستا بڵاوکراونەتەوە. پەیمانگەی سەلامەتی هەواڵی نێودوڵەتی ئاشکرای کردووە کە لە ساڵی 2013دا 126 ڕۆژنامەنووس و کارمەند لە بواری ڕاگەیاندندا لە سەرتاسەری گیاندا کوژراون. ڕۆلیشی کردووەتە عێراق لە ڕووی مەترسی بۆ سەر ژیانی ڕۆژنامەنووسان کەمێک ڕووی لە باشبوون کردووە بەڵام سووریا بۆ ساڵی دووەم یەکەم وڵاتە لە جیهاندا لەو ڕۆوە. بانکی نێودوڵەتی ڕەزامەندی پیشاندا لەسەر پێدانی قەرزێک بە عێراق بابڕی نزیکەی 355 ملیۆن دلار تا لە کۆمەکردنی پرۆژەکانی ڕێگاوبان خەرج کرێ. بانکی نێودوڵەتی لە راپۆرتێکدا ڕایگەاندووە عێراقیەکێکە لە وڵاتانەی کە ڕووداوی هاتوچۆتیدا زۆر زیادی کردو و ئامانج لە پرۆژەکەی شکەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە لە ڕێگاوبانەکانی عێراق بەڕێژەی لە 25 وتیشی لە ڕێگەی پرۆژەیەک و ڕێگاوبانەکانی عێراق بە وڵاتانی دراوسێ لە باکوور و باشوور و خۆرئاواوە بەیەکەوە دەبەسترێتەوە. لە ئەمریانی پرۆسێکدا هێزەکانی سوپایعێراق بۆ سەر پێگەیەکی نهێنی چەکدارەکانی قاعیدە لە پارێزگای ئەنوار فەرماندەی لیوای حوتی سوپایعێراق و 22 سەربازی تر کوژراون کە ژمارەیەکیان ئەفسەری پلە جیاوازن. باڵوسخانەی ئێران لە عێراق ڕایگەاندووە کە سەرجەم پلاندەر و جێبەجێکاری هێرشە چەکداریەکەی سەر کرێکارە ئێرانیەکان لە پارێزگای دیالە دەستگیر کراون کە بووە هۆی کوژران و برینداربوونی 24 کرێکار. ئاشکراشی کردووە کە سەرجەم دەستگیرکراوەکان دانیان بە تاوانەکەیان دانەوە. نێردەی کۆمکاری عەرەب و نەتۆی گورتوەکان تایبەت بە خێرانەکانی سووریا ڕایگەاندووە تا ئێستا نەتۆی گورتوەکان نەگەیشتونەتە ڕێکەوتنێک سەبارەت بە بەشداریکردنی ئێران لە کۆنگرەی ژنەفی دوودا بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا چونکە ویلایەتە گورتوەکانی ئەمریکا تا ئێستا بەشداریکردنی ئێران لە کۆنگرەدا ڕەت دەکاتەوە. هەرێک لە محەممەد مورسی سەرۆکی لە سەرکار لە دراوی میسر و 129 کەسی تر لە سەر دۆسی هەڵاتن لە زیندان ڕەوانی دادگای تاوانەکان کران. دادوەری لێکۆڵینەوە لە بەیاننامەیەکدا ڕایگەاندووە لەسەر دۆسی هەڵاتن لە زیندان کە بە دۆسی وادی نەترون ناسرا و محەممەد مورسی سەرۆکی لە سەرکار لە دراوی میسر و محەممەد بەدیا ڕابەری گشتی ئیخوان موسلیمین و 128 کەسی تر ڕەوانەی دادگای تاوانەکان کراون. کورتەی هەواڵەکانتان پێشکەشکرا بمێنن شاد.